لە بەیت سەیدای قەنجکردنا کۆرەکی مارقۆس هەشت و ئەو هاتن بەیت سەیدایێ هەنەکا مرۆڤێکی کۆر ئانی با عیسا و ژێ لاواکردن بۆ دەستێ خوا دەینێ سەر ویژی بە دەستێ مرۆڤێ کۆر گرت و ئەو دەرخز دەرڤەی کوند چاخێ چاوێن وی بە تفا خوا شرکردن و دەستێ خۆدانی سەر وی پرسی ما تو تشتێکی دبینی ویژی لژۆر نەری و گوت ئەز مرۆڤە دبەژێرم مینا دارانم و ڕێڤە دچم جارەکەدن عیسا دەستێ خۆدانی سەر چاوێ وی مرۆڤی بە بالداری نەری و چاوێ وی ڤەبوون و هەر تشت بزەلالی دیت عیساژی ئەو شاند مالاوی و ژێرە گوت نەکەوە ناو گوند. پرتوکا پیرۆز ئەنجیل ئیسلام و ڕێز خوشک و برای نێژە.